طبيعة و سروش هاتنی بەفر و سەرما و بەستەڵەکە ئەگەر سروش بەرگی سپی لەبەردەکا و دار و سەوزەڵانی و زەوی و کژ و چیا و جوانی دەشارنەوە ئەگەر مەل و پەلەوەر بە هیوای هاتنی بەهار لە هێلانەکانیاندا کش هەڵدەنیشن و لە جوانی دەتوەرێن و ئاواز بۆ ژیان و خۆشبەختی ناخوێنن ئەگەر دەریا و چۆم مات دەبن و سەرکێشی ناکەن بەڵام لە بەفرامباری ساڵی 57دا بە پێچەوانەی سروشت و تەبیعەت و باڵندە و دەریا و ڕووبار دەریای مەندی پڕ لە ڕق و تووڕەی خەڵکیێران خۆشا و سەهۆڵبەندانی تواندەوە و سەڵای گەرمی ئازادی بە شەیپووری مێژوودا کرد لە بەفرامباری 57دا خەڵکی ڕاپەڕی و ئێران بەدەسەڵاتی 2500 ساڵەی پاشایەتی لە ئێران کۆتاییان هێنا و ڕەشبەڵەکی گەلانی ئێرانیان تێدا زەماوەند کرد لە 22 بەفرامباری ساڵی 57دا ڕاپەڕینی خەڵکی ئێران بە تێکشکانی یەکجاری دەسەڵاتی نظامی پاشایەتی چراخانی خۆشییان هەڵکرد 4 ڕۆژ پاش ئەم ڕووداوە مێژوویە تونە نەمامێکی نوێ لە باغی بەرەکەتی ڕاپەڕیندا گەشایەوە و چرای 9 ساڵ تەمەنی داگیرسان کە ناوی کۆمەڵە بوو لە 26 ڕێبەنداندا دەنجێک لە گەروی خەڵکی ڕاپەڕی و درپڵەقین بەرد بۆەوە و پڕ بە هەموو شەقام و کۆڵانەکان سرودی ئازادی خوێن ئەو دەنگە کۆمەڵە بوو چرایەک لەسەر شاهۆ و نەکێلۆز و ئاوێر و ناڕەشکێنە و ئاربەبا و وەنەوشە داگیرسا ئەو چرایە چرای ڕووناکی بەخشی کۆمەڵە بوو کرێکارێک بۆ یەکەم جار سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکاری بە زمانی خۆی خوێندەوە ئەو کرێکارەش کۆمەڵە بوو ژنێک بۆ وەک جار پێی نایە مزگەوت و مێحراب و سەرپۆشی دیلەتی فرێدا و بۆ یەکەم جار لەم شوێنەوە بۆ پیاو قسەی کرد ئەویش کۆمەڵە بوو جوتیارێک بۆ یەکەم جار لە یەکێتی جوتیاراندا کۆبەوە و داسی لەسەر ملی زۆرداردانا ئەویش کۆمەڵە بوو پێشمەرگەیەک بۆ یەکەم جار لە شۆڕشی کوردستاندا ڕووی چەکەکەی لە زاڵم و دەرەبەگ و زۆرداری ناوخۆ کرد و چەکەکەی نەک لە خزمەت بە زۆردار بەڵکو لە دژی ئەوان بەکاری هێنا ئەویش کۆمەڵە بوو ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە هەمووی ئەو کۆمەڵانەیە ئەم ڕۆژە ڕۆژی هەمووی ئێوەیە کە ئاواتی بەختەوەری و ڕزگاری بە شەری ژێردەسەتان ئاوەتە ڕۆژی هەمووی ئێوەیە کە کۆمەڵەتان لە ئامێزی خۆشەویستی و فداکاری خۆتاندا پەروەردە کرد با لەم ڕۆژەدا دەست و گڵمان لێگرێنین و پەیمانی محکەم و پتەوی هاوخەباتی و عەزمی قایم بۆ ڕووخانی بناغی ستەم و مەیلەت و ژێردەستەی جارێکی تر نۆکێنەوە ئێوە بژین بۆ ژیانی سەربەست و ئازاد کۆمەڵەش بژین بۆ خەباتە پێنا و ڕزگاری ئێوە بەشداڕوانی خۆشەویست نوێنەرانی بەڕێزی حیزب و لایەنە سیاسیەکان هاوڕێیانی لە مێژوونەی کۆمەڵە و دۆستان و لایەنگرەی بزوتنەوەی شۆڕژانانی خەڵکی کوردستان وێرە ڕێز و سڵاو پڕ بەدڵ بە خێراتنی هەمووی لایەکتان دەکەین و خۆمان بەبەختەوە دەزانین کە پێکەوە ڕێز دەگرین لە خەبات و تێکۆشانی شۆڕژێرانەی کۆمەڵە و فداکاری و لە خۆبردنی هەزاران ژن و پیاوی ڕێبواری ئەم ڕێبازە چ لە گۆڕەپانی خەباتی چەکدارانە و ڕێکخراوی نەهێنی و خەباتی جەماوی دژ بە ڕژیمی سەرکوتگەری کۆمەڵی ئیسلامی بەرامبەر بە عەزمی و ئیرادەی گیانبەخت کردووان لەوانە هاوڕێ حەمە حوسێنی کەریمی کە گیانبەختکردنی لە ڕۆژی 26 ڕێبەنداندا بوو بەهۆی ئاشکرابوونی ڕێکخراوەی کۆمەڵە هەروەها ئەشکەنجەکراوانی سیاچاڵەکان و هەموو ئەو ئازیزانەی بریندار بوون یا ئەندامی لەشیان لەدەستدا سەری ڕێز و نەوازش دادەنوێن وەسڵاو دەنێرین بۆ بنەماڵەی هەموو گیانبەخت کردووە بۆ خەڵکی زەحمەتکێش و ستەملێکراوی کوردستان کە کۆمەڵیان لە داوێنی خۆیاندا پەروەردە کرد ئەگەر 44 ساڵ لەمەوە پێش
لە ئاواڕۆژێکدا بەجیان بەکردنی شۆڕەلاوێکی زانا و تێکۆشەر کاک حەمە حوسێنی کەریمی لە پێشەوەی جەماوەری ڕاپەڕەوی شاری سەرکەس و لە کاتی هەڵمەت بردن بۆ سەر شارەبانی ئەم شارە بریندار بوو کۆمەڵە بڕیاری لە ئاسوورانی خۆی ئاشکراکە دیسانەوەش شاری خۆراگری سەرکەس بە تەحەمولی خەسارەتێکی دیکە و خۆراگرێکی دیکەی ئێمەی بردوۆتە بەر ئازموونێکی دیکەوە. ڕژیمی کۆماری ئیسلامی بەو پەڕی درێندەیەوە تازەلاوێکی خوێنگەر و مەعسووم بەنێو ژینا ئەمینی کە بۆ سەردان چوو وەتاران بە بیانووی حزابی دەستگیری کرد و دەست بەجێ بێڕەحمانە و وەحشیانەدایانە بەر ئەشکەنجە کە بەم هۆیەوە گیانی بەخت کرد. خەڵکی تێکۆشەری سەرکەس قین و تووڕەی خۆیان دەرحەق بەم کردەوەیە کردە حەرەکەتێکی ڕێکخرا و جەماوەری و بە بەرزکردنەوەی دروشمی ژن ژیان ئازادی دنجی شۆڕشێکی سەراسەریان لە کوردستان و ئێران هەرگیزستان کە ئێستاش لە پێنجمین مانجی خۆیدایە و کاردانەوەی جیهانی لێبووەتەوە. بەم بۆنەوە مەراسمی ئەم ساڵمان ڕەنگ و بۆیەکی دیکەی دەبێت و بە شێوەی تایبەتی تر بەڕێوە دەچێت. هەر بۆیە پێشەکی لەلایەن هەموو هاوڕێیانی کۆمەڵەوە پڕ بەدڵ بە خەیراتتان دەکەین و سپاستان دەکەین کە لە ڕێگەی نزیک و دوورەوە هاتوون و بەشداری دەکەن لە ڕێوەڕسمی ڕۆژی کۆمەڵە کە ڕێزگرتنە لە 34مین ساڵ ڕۆژی خەباتی ئاشکرایی کۆمەڵە. هیواداری نێمەش بە بەڕێوەبردننی بەرنامەیەکی رازاوە و جوان جێگەی ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست فراهەم بکەین. پێشکەشکردنی ڕێزی بەرنامەکە پێویستە لێرە ئەو پەریداڵ و هەژارەی خۆمان دەربڕین بە بۆنەی بوومە لەرزەیەک کە لە هەردوو بەشی باکوور و ڕۆژاوای کوردستان ڕوویداوە و تێیدا لەیان هەزاری ئینسانی بێتاوان و بێگوناه بوونە قوربانی. خۆمان بە شەریکی خەمی خانەوادەکانیان دەزاین و بە هیواین لە هیچ وڵاتێک کارەساتی ئاوە ڕوونەدە. ئازیزان، ڕێزی بەرنامەکەمان بەم جوورە پێشکەش دەکەین. سەرەتای مراسمەکە بەرەواڵی هەمیشەیی بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکات. لە درێژەی بەرنامەکەدا بەراگرتنی داقیقەیەک بێدەنگی و لەو ئازیز و خۆشەویستانی کە گیانی شیرینیان لە پێناو ئامانجی بەرزی ڕزگاری ئینسان و ستەم و چەوسانەوە و هەروەها گیان بەخکردوانی ئەم دوعانێ ئاخێزی جەماوەری و ژن ژیان ئازادی یەک دەقە بێدەنجی ڕادەگەین و بە دوای یەک دەقە بێدەنجێکە بە سرودێک دەشێنین. بە دوایدا پەیامی کومیتەی ناوەندی سەبارەت بەم ڕۆژە لەلایەن هاوڕێ سەلامی قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەوە دەبیست. بە دوای پەیامەکەشدا بەرنامەکەمان بە چەند کلیپ و دوو پارچەشیان لەلایەن شاعری خۆشەویست کاک حەسەنی شافعی درێژە پێ دەدەین. و دوابەشی یەکەمی بەرنامەکەشمان تایبەتە بەڕاگەیاندنی پەیامی ئەو سازمان و حیزب و ڕێکخراوانەی کە پەیامەکانیان تا ئێستا بەدەستی بەڕێوەبەرانی بەرنامەکە گەیشتووە. بە دوایدا دوای نیو سەعات پشودان بەشی دووهەمی بەرنامەکەمان دەست پێ دەکەین کە بریتیە لە سمینارێک لەلای هاوڕێ عادڵی ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەوە بەڕێوەدەچێت کێوەی بەشدار بووان دەوری تێدا دەژێن. مهمانان عزیز، دوستان گرامی، با عرض سلام و خیر مقدم به همه شما عزیزانی که از راه دور و نزدیک خود را به اینجا رسانده‌اید تا در این مراسم ویژه با ما باشید. ما هم به سهم خود تلاش خواهیم کرد که با ارائه برنامه‌ای شایسته جوابگوی این همه محبت و اشتیاق شما باشیم. عزیزان، ما اینجا جمع شده ایم که روز 26 بهمن 44مین روز علنی شدن کمله را جشن بگیریم. امروز روز گرامی داشته تلاش و فعالیت بی‌وقفه جریانی است که افق سوسیالیست در جنبش انقلابی کردستان را به روی توده‌های محروم گشود. امروز فعالیت سازمانی را ارج می‌نهیم که نزدیک به 5 دهه برای دستیابی به خواست عادلانه مردم کردستان، یعنی حق تعیین سرنوشت و پایان دادن به ستم ملی، علیه جمهوری اسلامی پیگیرانه و خالصانه مبارزه کرده است. استراتژی کومله در کردستان بر مبارزه کارگران و زحمتکشان شهر و روستا
بر مبارزه علیه مرد سالاری و سنت‌های عقب مانده در برخورد به زنان، بر مبارزه برای تأمین آزادی‌های سیاسی و حقوق اولیه مردم زحمتکش استوار است. روز کمله روز گرامی داشته حرکت‌های اجتماعی و پیشرویی است که کردستان ایران را به سنگر مقاومت در برابر ارتجاع و ستمگری و دفاع از آزادی و آرمان‌های انسانی تبدیل کرده است. پرتوان باد مبارزه عادلانه مردم کردستان برای آزادی و برابری. عزیزان، برنامه امشب را با سرود انترناسیونال، سرود همبستگی جهانی کارگران آغاز می‌کنیم. سپس با اعلام 1 دقیقه سکوت یاد جانباختگان راه آزادی و سوسیالیسم را ارج می‌نهیم. به دنبال آن پیام کمیته مرکزی کمله را توسط رفیق سلام قادری خواهیم شنید. در ادامه برنامه شعر، سرود و کلیپ‌های مختلفی به سمعتان خواهد رسید. پیام‌های تبریک دریافت شده از احزاب و سازمان‌های آزادیخواه به دست ما رسیده که ضمن تشکر و سپاسگزاری از این پیام‌ها آنها را در سایت‌های تشکیلاتی منتشر خواهیم نمود. در پایان این بخش نیم ساعت استراحت خواهیم داشت. بخش دوم برنامه اختصاص دارد به سمیناری که از جانب رفیق عادل الیاسی عضو کمیته مرکزی کمله با موضوع انقلاب ژینا، تغییر مناسبات قدرت و موقعیت چپ به استحضارتون خواهد رسید. در این بخش به نظرات، سوالات و پرسش‌های شما پاسخ خواهیم داد. به امید شبی خوش برای همه. زنده باد سوسیالیسم. لێرەدا ڕێز دەگرین لە یادی پیرۆزی شڕژێری کۆمونیست هاوڕێ حەمە حوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە و هەموو ئەندام و پێشمەرگە و لایەنگرانی کۆمەڵە کە لە مەیدانەکانی شەڕی شۆڕژێرانە لە زیندانەکانی جمهوری ئیسلامی و لە باقی مەیدانەکانی خەبات و تێکۆشاندا بە دڵی پڕمێشکی ڕزگاری و کرێکاران و زەحمەتکێشان و گەلی زۆر لێکراوی کورد بە ئاواتی وەدی هاتنی ئازادی و بەرابەری سەربەرزانە ژیانیان پیدا کرد. و لە نێوماندانین تا ڕۆژی کۆمەڵە لە ڕێزی یاراندا جێژن بکەن. ئێستا بۆ یادی ئەو بروسکە شەوشکێنانەی کە لە تاریکستانی جنایەتکاراندا دەدرۆشێنەوە و چرای هاوچارنووسی خۆیان ڕوونا کرد و هەروەها بۆ ڕزگرتن لە یادی هەموو کەسانەی کە لە شۆڕشی ژینادا گیانیان بەخت کرد یەک دەقە بێتە ژیراژێ.
هۆ ئەسێرە گەشتەکانی شەوە زەنگ و ڕێگای دوور هۆ ڕێبوارانی ماندوینە ناسی ڕێبازی ئاڵای سوور ئێوە ڕووباس و شۆڕش و ڕزگار بوون ڕێکەوتن بیرتان ئاسمانێکی بەرز و بێتەم بوو مەشقەڵی ئەندێشەتان داگیرسان ئەو ڕێبازە سوورەی کامانجمان بوو بمانباتە دنیای ئارەزوو ڕێگا سوور و ئێوە سوور شەوتان شەق کرد ئەی مەشقەڵانی نور ئێوە ئەستێرەی گەشن ون نابن ئێوە کانیاوی ڕوون و بێگەردن لێڵ نابن ئێوە گوڵی سوورن و لە چوار وەرزا هەڵناوەرن و ناژاکێن ئێوە تیشکی خۆرن ئێوە هێزی پاڵنێمانن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش ئەی مەشقەڵانی ئازادی ئەی گوڵ ئەستێرەکانی ناو شەوی نەبین و ئەنگوستە چاو لەبەر بەیانی ئازادیدا ئەو کاتێک کە هەژارەکان بەشمەینە تەژین تاڵەکان بوونە میوانی بەختەوەری مرۆڤی سەردەم یادتان دەکەین و گوڵی خۆشەویستی یادی زیندوتان لە بەرۆکی یەکتر دەدەین. یاد باد یاد عزیزتان یاد باد یاد عزیزتان ای گرامیان ای مبارزان در رهی که خود بود عزیز ای دلاوران یادتان کنیم بامدادان به سرود رنج‌های فراوان سیه چال زندان در هم نشکسته عزمتان را رفقا این دنیای بیدار با رنج ما آباد کجایش زندانمان نبوده رفقا برخیزیم 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 چشم دریده مرگ عربده سرکوب در پیشگاه عزمتان خمیده رفقا رزم بیباکتان نیرو بخش ما شد در راهی که رفتید را سپاریم رفقا. ئێستا داوا لە هاوڕێ سەلامی قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە دەکەم کە بێت و قسە باسکێ پێشکەشکەن. عزیزان ئەنگامانی حزب و ڕێکخراوە سیاسیەکان چالاکانی سیاسی میوانانی بەڕێز زۆر زۆر بەخێر بێن بۆ ڕۆژی کۆمەڵە. عزیزان ڕۆژی کۆمەڵە بۆ ئێمە تەنیا ڕۆژێک نییە بۆ چاوخشانەوە بە مێژووی پڕ لە شانازی خەباتەکەمان بە مێژووی پڕ لە شانازی کۆمەڵە و هەڵدان بە سازمانی خۆماندا بەڵکو ئەگەر ئەو مێژووەش بەسەر دەکەینەوە هەدەفمان ئەوەیە بڵین کە چۆن لە درێژەی ئەو مێژووەدا ئەمڕۆ ئەرکەکانمان جێبەجێ دەکەین و پلان و لێکدانەوەمان بۆ ڕووداوەکانی ئەمڕۆ پلان و بەرنامە و تێگەیشتنمان چۆنە و پەیمان وێ دەکەینەوە لەم ڕۆژەدا لەگەڵ دۆستان و دڵسۆزانی کۆمەڵە لەگەڵ ئێوە خاوەنە ئەسلیەکانی ئەو ڕێکخراوە سیاسیە. ئازیزان هەموو باسێکی کۆمەڵایەتی سیاسی لە ڕوانگەی بنەوە سێ کۆچکەی هەیە. ئێستا کە ئێمە باس لەم ڕۆژانە لە شۆڕشی ژینا دەکەین کۆمەلگای ئێرانمان هەیە کۆمەڵا کە من دەمەوێت لە باسەکەم بەسەری بکەمەوە وەڕووداوە سیاسیەکانی ماخرانە. تەبیعەتەن بۆ لێکدانەوە لە ڕووداوە سیاسیەکانی ماخرانە بۆ لێکدانەوەی دەو نەخشی کۆمەڵا مەجبور دەبم کە سەرەتای باسەکەم بەوە دەست پێ بکەم کە ئینقلابی 57 چۆن دەوری هەیە و چۆن سێبەری هەیە بەسەر ئەم ڕووداوانەی ئێستەوە و پەیوەندی چیە بەم ڕووداوانەی ئێستەوە. بە باوەڕی من تەواوی مێژووی ئێران ئەگەر لە مەشروتەوە سیر بکەیت دوو مۆزوعی چالاکی سیاسی بووە، دوو مۆزوعی مبارزە بووە.
ڕەوتە سیاسیەکان حیزبە جۆراوجۆرەکان نوێنەری چینایەتی ئەو خەڵکەی کە لە ئێران ژیاون هەمیشە لەگەڵ دەسەڵاتی سەڵتەنەتی شەڕی ئەویان بووە کە دەسەڵات لە ئێران مەرجدار بکەن، دەسەڵات مەشروط بێ بە ڕێی پارلەمان، مەشروط بێ بە ڕێی خەڵک، دەسەڵات بە خەڵک مەربوط بزانرێت. بەڵام هەمیشەش لە خۆناغایەکە کە پەس و پێشی بووە ئەگەر بۆ دەورەیەکی کورد دەسەڵات مەشروط بوو بێ، بەڵام دووبارە پاشەکشەی بۆ ڕۆتە مبارزاتیە کردووە و دەسەڵات دووبارە بەرەو دەسەڵاتداریەکی مطلقی دیکتاتۆری چووە. لەلایەکی تر لە ئێران کێشەی تەوسعەی نامتەوازنێت کە ڕژیمی ڕەزاشای پەهلەوی کە لە ئینقلابی 57 هێندایە خوارەوە، ئەم ڕژیمە لە دوای کودتای 28 مردادی ساڵی 32 کە ڕووداوێکی گرینگە لە مێژووی ئێراندا و لەو ئەو کودتایە یەکێ لەو ڕووداوانەیە کە دخالەتی خەڵک لە سەرنوشتی خۆیانە و مەرجدارکردنی دەسەڵات پاشەکشێ پێ دەکات، هەوڵ دەدات لە ڕێگەی خەرجوباجێکی زۆری نظامی و بوون بە ژاندارمی مێنتەقا ئەو هەستی عەزەمەت هەڵەبی ناسیۆنالیستی ئێرانی ئێرزا بکە و بیشی کا بە ڕیشەیەک بۆ مەشروعیەتی خۆی. لەلایەکی تر تەوسعەیەکی نامتەوازن کە لەو وڵاتە دەدرێت، خەڵکی هەژاری لە دێهاتکردراو ئەبن بە حاشیەنشینی دەوروبەری شارەکان، حاشیەنشینی لە دەوروبەری شارەکان زۆر دەبێت و ئەم تەوسعە نامتەوازنە خەڵکێکی بێبەش لە دەوروبەری شارە گەورەکان و مەراکزی سەنعەتی ئێران کۆ دەکات. تەبیعەتەن ئەم خەڵکە بێبەشە کە لەوێ کۆبووەتەوە و ئەم دەسەڵاتە سەرکوتگەرەیشکە لە دوایین ساڵەکان ڕژیمی پەهلەویدا یەک حزبی دروست کرد و هەموو حزبەکانی تری هەڵوەشان وتی یەک حزب و یەک وڵات و یەک حزب. تەبیعەتەن ئەم ئستبدادە لە دەماودنی ڕوخانی پەهلەویە گەیشت بەلووتکە. هەروەها فەقر و بێبەشی و مەحرومیەت ئەویش گەیشتبوو بەلووتکە. ئەم دوانە بە یەکەوە تەبیعەتەن دەگەڕاوە سۆرەوە کە نوێنەرانی چینایەتی ئەو وڵاتە کە لە نوێنەری چینی کرێکە لە حزبی گەورە و بچووکی چەپە خۆی ڕێکخستە بوو و نوێنەرانی ڕەوتی کۆنەپەرست و مەحافزەکار کە شتێکی زۆر سەیر و عەجایب نییە و لە هەموو وڵاتی ئەو ڕۆوتە هەیە، ڕەوتی مەحافزەکاریش تەبیعەتەن شەبەکەی گەورەی بەربڵاوی میزگەوتەکان و ئاخوندێک وەکو خومێنی لە ڕاستیدا و چالاکانی مەزهەبی ئەو دەورەیە هەمووی بەیەکەوە هەڵوەستە بوو و لەو بارودۆخەدا تەبیعەتەن زەمینەی مادی هەبوو بۆ ئەوەی کە شۆڕشی 57 شۆڕشێکی کرێکاری بێت. لە عینی حاڵێویشە ئیمکانی زەهنیش هەبوو بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە لە دێکنراوە هاتووەتە حاشیە شارەکان لە لەحاظی زەهنیەوە هێشتا ئازادی لەو جامعەیە بەو حەدە نەبووە کە گەشەی فکری بکات کە انتخابی دروست بکات. ئیمکانی ئەوە هەبوو ڕۆژی کۆنەپەرستزاڵ بکەیت، ئیمکانی ئەوەشی هەبوو مەجال بێت کات بگزەرێ و ڕۆکی پێشکەوتن خواست سەرنوشتی و جامع بگرێتە دەست. ئیمپریالیستەکان ئەمەیان زۆر بەباشی دەزانی، زلهێزەکان ئەمەیان زۆر بەباشی دەزانی. ئەو شۆڕشە کە ڕەنگ بوو 5 ساڵی تر 10 ساڵی تر سەر بکەوتایە و لەو مەسیرا کە ڕژیمیشا ساڵ بۆ ساڵ لاوازتر دەبوو و کۆمەلگا وردە وردە بە شێنەیی خۆی دموکراسیەکی دەسەپان کە دەنگی خۆی و مەجالی بیرکردنەوەی خۆشی تێدا ببێت. تەبیعەتەن شۆڕشی ئێران بە ئەو تریبونانەی خرایە حزمەتی خومێنی ئەو شۆڕشە پێشخرا و ئەو شۆڕشە ڕەوەندی کۆنەپەرست کە بە دەرەجەیەک تەشکیلات و ڕێکخراوی بوو، ئەم ڕەوەندە حاکم کرا بەسەریا لەبەرچی لەبەرەوەی ڕژیمیشان نیشانی دابوو تەواوی ئیطلاعاتی سازمانی سیا و دەستگاهای ئیطلاعاتی ڕژیمهای دەسەڵاتداری دنیا نیشانی دەدا کە ڕژیمیشا ئیتر زەرفیەتێکی بۆ سەرکوتی ئەو شۆڕشە نییە و شۆڕشێک لە ئێران حتمیە. لە بارودۆخی ئەو ڕۆژەی دنیادا کە جەهانیش دوو قوتبی بوو، تەبیعەتەن ئەولویەتی بوو بۆ ڕژیمهای سەرمایەداری کە ئەو شۆڕشە ئەگەر پێشیش خراوە بەڵام شۆڕشێک بێ چارەنووسی شۆڕشێکی پێشکەوتن خوازانەی نەبێت. ئەوە بوو کە خومێنی بە دیلی کۆن بە ئەبزاری نوێ سواری تەیارە کرا و برا
وخراية جيشا بوي أو أركاني كشا لسركوتي خلقي كريكار زحمة كيشي إيران داي ترزرديتي بوينما بو ولسركوتي أوانا دا رفوز بو بوي أو أركا دريجكي بخميني بسبر طبيعة رنگ كم نبن لو جيلي باو دايكي إيما كدو روجانه دا زور دليان گشت بوده زور خوشحال بودن اول شورش کراوه اول سرکرده‌ای لپاریس کراوه توا رنگ اول استبدادی شاهنشاهی روخا شاه رفت بلان دربار بو به بیت و شاه بو به سلطان بو به ولایتی فقیه ولایتی فقیه لسرتای روزکانیو من بوی دگریم و بو میشوا چون که کومل لیکچون هی لگل بدیل سازیکانی استا که ایما اگر هوشیار نبین اتوانی همان روداوی میشوی دوباره ببیت ولولات دا خمینی وکیلی همو کسی خمینی بو خوی دیاری کرده بو انتخاباتی کیان کرد تو یان رژیمی پهلوی انتخابه که یان جمهوری اسلامی آریانا ام خلاصه کردنەوە ام سپاردنی سەرنوشتە بەدەستی ڕەهبەرێ هەمان جێبەجێکردنی سەڵتەنەت بوو لەگەڵ سەڵتەنەتێکی مەزەبی بەڵام سەرکەوتنێکی چەواشە فرۆشرا بۆ خەڵکە و خەڵکە چاوی کردەوە بینی کەوتووەتە ناو گۆماوێکی خوێنی مرتەجعینی کە بفرمانێکی خمینی حاضر بوون ئەو پڕی جەنایەت کە لە هیچ دەڕەندەیەک بەرنایە بکەن چەند ئەو ساڵانەدا لەو ڕۆژانەدا لە دەماودەمی سەرکەوتنی شکستی شۆڕشێکە کۆمەڵە کە دیموکراسیەکی کاتی بە زەبری خەڵک بە مبارزاتی خەڵک لەو مابەینەدا کە دوو ڕژیم خەریک بوو دەگۆڕا کۆمەڵە لەو ڕۆژانەدا لەدایک بوو لەو مەجالەدا توانی وەکو ڕێکخراوێکی نوێنەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەنگی ئەو خەڵکە کرێکار و زەحمەتکێشە بەژەوەندی ئەو خەڵکە کرێکار و زەحمەتکێشە تەبلیغ بکە و کۆمەلگای ئەو ڕۆژی کوردستان نیشانیدا کۆمەلگا ئامادەیە ئەگەر استبداد بهێڵێ ئەگەر دەرەجەیەک لە ئازادی و دیموکراسیەکی نسبی بە زەبری خەڵکیش بووە بسەبێ کۆمەڵە بوو بە ڕێکخراوێکی جەماوەری لە کوردستان ژنان دەچوونە مەزگەوتەکان و بەدعەتی تازە مافی ژنان پێشکەوتووترین چەمکەکانیان تەبلیغ دەکرد لە کوردستانی ئەو ڕۆژکە لە تاران و مەراکزی سەنعەتی ئێرتجاع دەستی گرتبوو بەسەر شۆڕشەکەدا بەڵام لە کوردستان شۆڕش بۆ جوانی چوە پێشەوە لە کوردستان کرێکاران و زەحمەتکێشان بڕوا بە خۆیان پیا کرد ڕێکخراوە کرێکاریەکان ڕێکخراوە دموکراتیکەکانیان دروست کرد لە کوردستان کۆمەڵە وەکو ڕەوتێک وەکو حزبێکی چەپ لە ڕوانگەی ئایدۆلۆژیەوە لەو ڕۆژەوە نەیڕوانیوە بۆ وڵاتەکە کۆمەڵە پێی مەسئلە نەبوو لەگەڵ هەر حزبێکی ڕاست و چەپی کوردستان لەسەر بەرژەوەندی ئەو خەڵکە کۆ ببێت و دابنیشێت بچێتە هەیەتی نوێنەرایەتی خەڵکی کورد لەبەر ئەوە کە کۆمەڵە منافعی سازمانی خۆی لەگەڵ منافعی کرێکاران یەکدەبینی لە ئەو شوێنەی منافعی کرێکاران ویستی کۆمەڵە حتا چووە مزاکرە لەگەڵ ڕژیمی مرتەجعی جمهوری ئیسلامی لەو شوێنەی منافعی کرێکاران ویستی کۆمەڵە لەگەڵ ئەحزابی کوردستانی هەیەتی نوێنەرایەتی خەڵکی کوردی دروست کرد من ئەمانە بۆیە ئیشارە پێ دەکەم کە دڵنیاتان بکەم لەو ڕۆژانەی داهاتووە لەم شۆڕشەدا کە ئێستا و بە 4-5 دەیە تاخیرەوە دەڕوا زۆر بە خوبتر و پێشکەوتن خوازانەتر سەر بکەوێت کۆمەڵە ئامادەیە لە پێناوی بەرژەوەندیە باڵاکانی خەڵکی کوردستان لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش کە هیچ بەرژەوەندێکی جیای لەو کرێکار و زەحمەتکێشە نییە هەر ئانچێکە پێویست بکات بیکات لەبەرەوە ئێمە ئەگەر جیاوازیمان لەگەڵ ئەحزابی سونەتی کوردستان و لەگەڵ حزبی دموکرات ئەوە بوو کە ئێمە ڕێکخراو بووین بەڵام ڕێکخراوی چینێکی تری و کۆمەلگایە بووین لە عینی حاڵی ئەوەشدا هەر لەو ڕۆژەوە جیاوازیمان لەگەڵ حزب ئەحزابی چەپی حاشیەوی سەکت ئەوە بوو کە ئێمە حزبێک نەبووین بە ویرگول و نقطەیە چەسپی ئێمە حزبێک بووین لە ڕێگەی زەرورەتە کۆمەڵایەتیەکان و ئەرکەکانی خۆمانمان ناسیبێتەوە ئەوەشی کە کۆمەڵەی لە 4 دەیە دوورکەوتنەوە لەو کۆمەلگایە ڕاگرت وەکو حاشیەی جادەکان چۆن نەردەیەکی هەیە نایەڵێ بکەین کە خوارەوەگە خەوشت لێ بکەوێ خەبەر دەکاتەوە ئەو کۆمەڵایەتی بوونەی کۆمەڵە
هەمیشە لە شوێنێکا بیست بێتمان بچینێ ناو دوو گمهای ئیدۆلۆژیکی خۆمان خەبەری کردوێتەوە. ئەوەیەکە ئەوە کۆمەڵی ئینسانی نخبەی سیاسی ژیر و لێزان نەبوون کە کۆمەڵیان پاراست کە بە دڵنیاییەوە کۆمەڵە لەو کەسایەتیانەی کەم نییە، بەڵام ئەو ئینسانە ژیر و لێهاتوانەیش ئەوە کۆمەلگاکە بوو، کۆمەڵایەتی بوونەکەی بوو. لە هەر شوێنێ ویستمان تونڕەویکەین، لە هەر شوێنێ ویستمان لە زاویەی خەونەکانمانەوە بڕین بۆ شتەکان تا ڕووداوەکانی تا بەیسە ئیجتیماعیەکەی لەو شوێنە کۆمەلگا خەبەرمانی کردەوە. لە مابەینی شۆڕشی سەرکوڵکرا و لە باربراوی 57 هەتا شۆڕشی ژینا ئەو کاتەی شەڕی بەرەکەتی شەڕ کەوتە خزمەتی خومەینی و کۆمەکی کرد بۆ ئەوەی 10 ساڵی تر ئەو کۆمەلگایە بە خەیاڵی ڕەحەت بە بیانگی شەڕی ئێران و عێراقەوە سەرکوت بکە. ئەو دەمەی لە تاران ئەڵڵاه ئەکبەر گویان گەنجی ئەو وڵاتیان دەنا بە دەمی گولەوە لە کوردستان لەژێر کاریگەری کۆمەڵە و ڕێکخراوە سیاسیەکان گەنجەکان یان دەبوون بە پێشمەرگە یان خۆیان لە چوون بۆ سەربازیش دەدزیەوە، خۆیان نەدەکرد بە بەرئاگری شەڕێکی کۆنەپەرستان. بە دوای ئەوەشدا کە پرۆپاگەندەی ئەوەیان دەست پێ کرد کە ئەوە وڵات ئاوەدان دەکەینەوە و ڕەفسەنجانیان بە ناوی سەرداری سازندگی هێناو برد و بە کۆمەڵێ سەرسازی بێبنەما بێبەرنامە بۆ ئەوەی کە ئاستی بەرهەمێنانی گەنم بگەێنن بۆ حەدەی کە خەڵکێکی مطیع وەکو ڕەعیەت فقط گەنم ببێ نان ببێت، فقط قیمەتی نان لە حەدێکا ڕابگرن، ما بەقی سەرمایە و وڵاتە بدزن و تاڵانی کەن و بیکەن بە چەپوشۆڵ و بگەێنن بۆ گروپگەلی تێرۆریستی. لە ڕێگەی گروپگەلی تێرۆریستی زلهێزەکان قاعی بکەن بەمانەوەیان، لە ڕێگەی تەئمینی بەیسیکترین شتەکان نانی سەرسفرە بە قەولی خومەینی بە نان و پەنێر خەڵک ڕازیکە. بەڵام کاتێکە ڕەوەندی ڕەفۆرمخوازیان هێنایە بین و ڕەفۆرمخوازەکان ویستیان سیمایەکی متعارف لەو ڕژیمە سەرکوتگەرە جەنایەتکارە نیشان بدەن، وەختی ویستیان تەقەلوبێکی وا جەعلێکی وا لەگەڵ دنیا و لەگەڵ کۆمەلگاکەش بکەن، دیان کۆمەلگا زۆر لەوان هۆشیارترە، دیان ئەو کۆمەلگایە وەکو ئەمرازێک ئیسلاح تەڵەبەکان بەکاردێنێ بۆ ئەوەی درزی ناو دەسەڵات زۆرتر بکات و بۆ خۆی بچێتە پێشەوە. بۆیە تا بە خەبەر هاتن لە ئەواستی دەورەی خاتەمی ئیتر جەناحی خامنەی و سوپای پاسداران ئەیان بینی کە خەریکە بە شێنەیی بەرەوەوە دەچێت کە کۆمەلگا قەدەم قەدەم بێتە بەرەوە. ئەوە بووکە ڕەوەندی ئیسلاحات لە کۆمەلگایەکە کە شۆڕش بەڕاستی لە دڵی خەڵک لە دەرونی خەڵک لە ژیانی خەڵکا سەرکوت نەبوو ئیمکانی نەبوو تەحمیل بکرێت. و ئەوە بوو ئەحمەدی نژاد هات دووبارە مبارزەی خەڵک لە دەورەی ئەحمەدی نژادا بڕوتینێکی زیاتری کرد، ئەساباتی کرێکاری بڕوتینێکی زیاتری کرد و خەتم بوو بە ئەوەی کە خۆیان پێیان دەوت جۆمبشی سۆز. لە جۆمبشی سۆزە ئەوانەی کە خۆیان بە ڕێبەری خەڵک دەزانی ئیسلاح تەڵەبانی حکوومەتی متوەجە بوون، نا خەڵک ئەوانی بە ئەبزار زانیوە، ئەوان ناتوانن لە ڕێگەی لەشکرکێشی خیابانیەوە کێشمەکێشی ناوخۆیان لەگەڵ باڵی ئوسوڵگەرا ببەنە پێشەوە. بینیمان کە لە شوێنێک ئیتر خەڵک پشتی موسەوی و کەڕووبی نەگرت، خەڵک موسەوی و کەڕووبی نەیانەویست بچێت و تەخریب بکات و لە خیابانە شعارن گەلێک بدا کە بە قەولی ئەوان ساختاشکەنانە بوو. خەڵک شعاری لە ئەوان وەرناگرت، خەڵک ئەوانی وەکو هەزارێک سەیر دەکرد. تەبیعەتەن لەو کێشمەکێشمەی دەرونی ناو ڕژیمە خەڵک چۆن نەبوو بە سیاری لەشکەری ئەوان لە بەرامبەری باڵی سەرکوتگەرەی ڕژیم دۆڕاندیان. بەڵام ئەم ڕەوەندە من بۆیە ئاستان دەکەم کە ئێمە ئەبینین لە ئینقلابی سەرکوتکراوی 57 تا ئەوەی کە ئیتر لە دوای ئەحمەدی نژاد بەهێنانی ڕئیسی ئیتر استبداد لەناو خودی دەسەڵاتی جمهوری ئیسلامیشا بەردووکە گەیشت. ئەوەی کە باسمان لێکرد کە شۆڕشی 57 سەرچاوەیەکی شۆڕشی 57 بوو، دزی و گەندەڵی و فەسادیش ئەویش بازم بەردووکە گەیشت. ئەبینین لە کوردستان کە کۆمەلگایەکە کە ئێمە وەکو کۆمەڵە بەشی زۆری فعالیتمان لەوەیە، هەر پێش لە ئەم شۆڕشە و پێش لەم ڕووداوانی شۆڕشی ژینا بەردەیان دیاردە و داهێنانی مەدەنی دەبینی لە مبارزاتی خەڵکە کە نیشانی لێدا خوێنی یەک تاقە شەهیدی کۆمەڵە، یەک تاقە شەهیدی کوردستان بەرپێڕۆ نەچووە.
أو خلقنا كردستان جنجي أو ولاتا بأنواع داهنان كإما ليه وفير دبين كأجل بوبزوت نوكو ملايتي كان متابعين كي جيجي فيربونا من حزة كم يدون من الكتاب رنگ باسكت ليجب كشيجنان من كان زور لشاري مريوان شارداني ألكي خوي مجنين زبل شاركي كتبو مع مستايكي دركراوي سياسي شو لبردن زبلكان دانيش تو دسي كربا كتب خوي النوا هنرمند يكتو لبرد زبلكان دانيش تو دسي كربا ساز ديلا بيئة ويو حكومة بتواني سبتكا سرنجي كومالغاي راكي شابو أويك أبي حق بكتب إما لكردستان بزودنويكي بريني جنگمان بینی من وقتی فرهادی خودسوی دو برای کوربر که رقو بون که چونو آوائینه که یکی لو آوائیانه که ملی ناسیونالیستی تیایا بهیزا خلق نانیان وکو پرچن لگر خواهیم دو تیان من شهیدی نان اما آلو داوانو بونان سید نبون که لکوموگای کردستانا لشارکی که حماسینا كلو صالاني أخيرا بديان جا تعرضوا بحرمتي بجنان كلا لسر حجاب ككتشي بنادي جنان لسر حجاب يعني بخذكر أما بيت داين موي شورشي كي بيش كوتن خوازان عزيزان دركوت ككردستان أو كردستاني كتشل صالة ديانوي جاي بكنا إيران وأنواع وأقسامي تومت مان لي بدل أو خويني كدانا بداني أو شهيدانا داوانا لبيناوي الازادية او زحمتي كدانا بداني زندانيان سياسي كشاريانا او پێشمەرگانەی کە تەلاشیانکردووە کۆمەڵگای کوردستانیان کرد بە چاو چرای ئێران چرایە چون ڕێوێنی ئێرانە چاوە چون لە هەموو ئێراندا پێشەنگە اعتسابە سەراسەریەکان نمونەیەکی تراگە من دوێ بچمە سەر نمونەکان کات فریا ناکەوێت دەنا کۆمەڵگای کوردستان دایکی شەهیدێک دێ دەڵێ کۆمەڵاسێکە قسە دەکاتەوەی کە چۆن لەم کۆمەڵگایە ئینسان گەورە دەبێت باوکی شەهیدێک دێت دەڵێ ئێمڕۆ ئەگەر بکەوێ پیاوبی ئەبێ بڵێ زۆر ژنە نیشان دەدات چۆن ئەو کۆمەڵگایە ئەوەندە پێشکەوتووە کە ڕاهبەری ژنی ڕێبەرایەتی ژنی بەدڵ قبوڵ کردووە جا ئاوا کۆمەڵگایەک ئازیزان من لەبەر ئەوە کە ڕعایەتی کاتەکەم کردوێ فقط بەوە خەتمی دەکەم کە بەدیل چییە بێت کۆمەڵە کە لەو ڕووداوانەدا ئاوا سەربەرزانە گەیشت بە ئەمڕۆ کۆمەڵە کە شکستی شۆڕشێکا سەرکەوتنی کۆمەڵگایەکی سەرکەوتووی لەژێر سێبەریا دروست بوو ئەمڕۆ کۆمەڵە بەدیلەکان چۆن دەبین لە ڕوانگەی ئێمەوە وەک حالەتخوازی و کردنی کەسێک بە وەکیل 30 ساڵە ئاغازادەکان دزی دەکەن ئاغازادەیەکە بەر لە هەموویان ملیاردهای لەگەر چەمەدانەکانی باوکی دەرکراوی هێناوە ئەمڕۆ لەیوێ بێ بە وەکیلی هەموومان بڕوا لەگەڵ زلهێزەکان دانیشێ ئایا کۆمەڵگای کوردستان ئێران و کوردستان لەوێوەیە بەدیلەکەی دەردەکەوێت ئەی بزودنەوەی معلمین کە لە دوودەیی ڕابردوودا زۆرترین فشاری خستۆتە سەر ڕژیم بارها لە ڕسانەکانی سناریۆی دژیان دروست کردووە ئەمە چراغ جادووی هاو ئەوانی فشاردەوە ئەو هەموو اعتسابە کرێکاریە و فعالینی کرێکاری لە زیندان چراغ جادووی هاو هەموو ئەوانەی کرد بەدیل لە ڕوانگەی ئێمەوە لە ناو کۆمەڵگای ئێرانە بەدیل لە ڕوانگەی ئێمەوە لەو بەستێنە کۆمەڵایەتیە کە لە شاری گەورە و بچووکی ئێران لە دوودەیە ڕابردوودا بە ئەنواعی شێوە مبارزەی کردووە بۆ ئازادی بۆ ڕەفاع بۆ تێکشکاندنی ئێستبداد وە کۆمەڵە ئەو ڕێکخراوەیە کە ڕۆژانە کاکفوات وەختێ مزاکرەی دەکرد دەچووە بۆ ئوردوگای کانیمیران بۆ گزارشەکەی دەداوە بە خەڵک کۆمەڵە دەیەوێت کۆمەڵگای کوردستان شایستەی ئەوە بزانێت دەسەڵات مەربوط بە خەڵک بێت دەسەڵات مەرجدار بێت ئێمە وەکو کۆمەڵە لە هەر خەتایەکی بچووکمان خەڵک لێمان بپرسێتەوە تەبیعەتەن ڕێکخراوە سیاسیەکانی تر ئێمە ئەمانوێ خەڵک نازلی دەسەڵات بێت خەڵک خاوەنی دەسەڵات بێت نەوەک حەزبەکان بێن بەرهەمی ئەم ڕەنج و خەسار و زەحمەتەی خەڵک تەماحی تێ بکەن و بچن لەسەر مێزی ئەم شازادە و ئەو خانزادە بیانەوێ مامەڵەی پێوە بکەن بۆ کۆمەڵە هەمیشە پلەیەک بدنە پێشەوەی کۆمەڵگاکە مەسەلە بووە نەوەک پلە و پایە بۆ ئەم سیاسەتمەداری ئەو سیاسەتمەداری کۆمەڵە بە دڵنیاییەوە ئێمە نوێنەران و پێشمەرگەی بەرژەوەندی کرێکارانی نە بیرۆهای کۆمۆنیستیمان نە ئایدۆلۆژی کۆمۆنیستیمان نە هیچ ملاحزەیەک ڕێگر نابێت لە بەرامبەری ئەوە من ئەمەوێ
فرسەتێکە وەکو وعدێک لە ئێوە لەگەڵ ئێوە دڵسۆزان و هەر کەسێکم پەیامە دەبینێ کۆمەڵا هەر وەکو ئەو مێژووە دوور و درێژەی خۆی پێشەنگی پێشکەوتن دەبێت پێشەنگی عەداڵەت دەبێت پێشەنگی مەژدارکردنی دەسەڵات دەبێت تا ئاستی شۆرە و ئێمە بەرژەوەندێکمان نییە لە بەرژەوەندی کریکەکە. ئازیزان من زۆر سپاستان دەکەم بۆ ئەوەی کە حوسڵەتان بە خەرجدا کاتی خۆتان بە من بەخشی داوای لێبوردنەکەم ئەگەر زۆر درێژەی کێشا بێت. دووبارە ئازیزان ئەوەی بیر و لای کۆمەڵەی بە تایبەتمەندێتەوەکانی خۆیەوە کرد بە ڕوتێکی دیاری کراو لە کۆمەڵگەی کوردستان تەنیا و تەنیا لە سایەی تێکۆشانی تەشکیلاتی کۆمەڵەوە نەبووە. ژمارەی و کەسانەی کە شانیان داژێر ئەو ڕەوتە و بە گیان و بەدڵ پاراستیان و بەرەو پێشیان برد چەند قات لە تشکیلاتی کۆمەڵە بەریتر بوو. ژنان بە گشتی و ژنانی دایکە پێشمەرگە بە تایبەتی پێگەیەکی تایبەتیان هەبوو هەیە. ئێستا کلیپێکان پێشکەشەکەی بەم بوونەوە. لەم کلیپە کورتەدا هاوڵێ ئەحمەد بازگر بە شیعرە جوانەکەیەوە بەشێکی کورد لەو قیانوسە جەنینە دەخاتە بەرچاو. دژی کۆمەڵە بۆ هەموو ئەو لایەنە جوانانەی کە هێنایە ناو جوانەوەی خەڵکی کوردستان. فەرمون ئەوەی و ئەوەش کلیپەکە. بۆ ئێوە پێشکەش بە هەموو ئەو دایکانەی کە هاوڕێ و هەو خەباتی ڕۆژانی سەختی خەباتمان بوون. لە دنیای بیرەوەریەکانمدا بیرەوەریەکانی ئێمەدا گەلێک مرۆڤی گەورە هەن کە باڵایان کەڵەگەترینی بەرزیەکانە کە دڵەکانیان بەرینترینی دڵەکانە کە ڕوخساریان سوڵتانی ناو ڕوخسارانە ناوەکانیان نەک هەر ژیان بەخشە بەڵکو هەر خودی ژیانە. بەڵام ئێوە دایکان ئێوە دایکانی پێشمەرگە لە نێو سەرجەم ئەو گشت مرۆڤە گەورانە ئەو گشت مرۆڤە بەرزانە ئەو گشت دڵە بەرینانە ئەو گشت ناوە نەمرانە بڵم وەکچی هەر وەک خۆتان قایم و نەسرەوت و لەناو دنیای بیرەوەریەکانی منە بیرەوەریەکانی ئێمەدا ڕەگ و بنچکتان داکوتاوە. ئێوە دایکانی پێشمەرگە لەم مێژووە پڕکارە ساتەی ئێمەدا یەک بە یەکتان هەوێنی سەدان ڕۆمانن یەک بە یەکتان قارەمانی هەزاران داستانن. ئێوە شارزای ئادرەسی گشت زیندانەکانی ئێرانن. ئێوە ناسیاوی هاوکاتی پاسەوانانی بەردەرگا و هاوزنجیری ڕۆڵەکانن. ئێوە ڕێبواری توولەڕێی شاخ بە شاخی کوردستانن. ئێوە ئاشنای بە خێرهاتووی مناڵانی گوند بە گوند و تەواوی ئاواییەکانن. بە سەدان جار سنوور لێتان بوو بە تیغ و خۆی مەڵازدا لەسەر ڕێتان. بە سەدان جار لە نێو مەیدانی مینەوە ڕاتان گواست پەنجەی پێتان. بە سەدان جار لە ژێر پشتێنەکانتانە نامەی گسکە و پڕ لە پەیام حەشار دراوە. بە سەدان جار ئامێستان کۆرپە و لێوتان ڕازی لە درکان نەهاتووی پێسپێر دراوە. ئێوە دایکانی پێشمەرگە هەزاران سڵاوتان لێبێ. سڵاو لە ئێوەی کە هێشتا هەر زیندون ئێوەی ڕۆیشتوو ئێوەی کەسوون. من چاوەڕێی ئەو ڕۆژەم وا لە دەروازەی هەموو شارێ بۆ پێشوازی و بۆ بەدرەقەی گشت ڕێبوارێ پەیکەرەکەتان ببینم. پێشکەشی بکەم شیعری ژینی بە ئێوە پڕ لە ئەوینم. بۆیە من هەر لە ئێستاوە کڕنۆش دەبەم لە بەردەمی
قژی سپی و پەیکەرەی سەربەرزی ئێوە ئێوەی دایک کە کانگا بوون لە داهێنان بۆ خەبات بە هەزار شێوە ئێوەی دایک کە سەد زەخار لەم ڕێگەدا ژمارەیەکی ئێگزار زۆر هەڵی لوشین مەرجی ناوەخت بەڵام ڕووسور و بەپێو ئێستاش داوا لە کاک حەسەنی شافعی دەکەین بێ شێعرەکانی بخوێنێتەوە. کاس بنام تکایە. کورد هەر هات و سەر بەخۆ بێ کورد هەر هات و سەر بەخۆ بێ هەموو دنیا لێی هاتە دەنگ هەر چوار دەوری بوو بە ئاگر کەوتە بەر هێرشی چەک و ڕەشەبای جەنگ لە گەرم و سارد چی هاتە ڕێ هەمووی بوارد هەر خوا مابوو ئەویش بوومە لەرزەی بۆ ناوت پێشەکی ئەو پەڕی خەم و پەژارەی خۆم بە بۆنەی بوومە لەرزەی باکوور و ڕۆژاوا کە بوو بەهۆی ماڵوێرانی وە کۆچ و گیان لە دەستداری دەیان هەزار مرۆڤی بێتاوان و ئاوارەبوونی دەیان هەزاری دیکە ڕادەگەێنم و لێرەوە سەری ڕێزدا دەنەوێنم بۆ هەموو لێ قەوماوان و گیان بەخت کراوانی ئەو کارە ساتە گوێڕای سڵاو لە سەرجەم ئامادەبووانی ئەم کۆڕە و
ڕێز بۆ شەهیدانی کۆمەڵە و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی پڕ بەدڵ پیرۆزبایی و سپاسی بەڕێوەبەران و ئەندامانی کۆمەڵە ڕێکخراوەی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران دەکەم بۆ بانگهێشتنم بۆ ئەم کۆڕە و ڕێز و خۆشەویستیم پێشکەش بە تاکی ئێوەی ئازیز. بەدڵنیاییەوە زۆر جێگای شانازیە بۆ من کە لە وەها یادێکدا کە دەیان ساڵ ئەزمون و خەبات و گیانبەختکردنی ڕۆڵەکانی گەلەکەمانە بەشدارم و هیوام وایە کۆی ئەم ساڵانە و ئەزمونەکان ببنە چرایەکی ڕووناک بۆ بەرەو پێشتەرچوون بۆ ئازادی مرۆڤ و سروشت لە کۆتی چەند سەد ساڵەی ئەمپریالیزم و دامەزراندنی دنیایەک کە مرۆڤی لەخۆوەن بوو بە پێگەی مرۆڤایەتی و سروشت بە حەسانەوە بگات. من شێعرێکم ئامادە کردووە کە زیاتر ئەگەڕێتەوە سەر کارەساتەکەی ساڵی 2017 یا باشتر بڵێم کارەساتەکانی 2017 کە لە دەستدانی بەشێک لە سەروەری سیاسی و مێژووی کورد بوو لە باشوورە و لە ڕۆژهەڵاتیشا و بوومە لەرزەی کە هەمومان دەبیرمانەکە چ کارەساتێکی خۆکان. ئەگەر ئەکرێت کاک مەسجد نەزانم باکراون نیوزێکی دابێ بۆ ئەوەنە کاتم هەیە من شارە بخوێن بۆ یا بەس یەکوشتن هەوار خونکەرانی خوێنتاڵی دراو و بازار بازرگانانی فرمێسک و ژان و خوێن و دڵ و ئازار هاوار ئەی چاو چنۆکانی ڕەشدی قەت تێر نەبووی چەک و دولار شەراشۆکانی باوەنخوازی زار و کوشت خوێن بەژاری چاواشەکاری بە عەشق و ئازادی دژ هاوار بوونە وەرانی بێفەڕی دز و لاسار دوژمنانی بزە و ئەوین و سەربەستی و گوڵ و بەهار هەتا کەی خوێن ڕێژی و کوشتار هەتا کەی خوێن ڕێژی و کوشتار تاکەی پەڕیوە و لانەواز و گۆڕەشار هەتا کەی کۆچ و تاراوگە و گردن و دار هەتا کەی کەڵاتی خۆزگەی دایکەکانمان بێتە شۆرەکات و ئاوار تاکەی باوکی ڕۆڵە کوژراو هاواری بێدەنگی ناخی لە توێ دوومانی حەسرەتە بەدا حەشار هەتا کەنگێ گەنجی شیرینی وڵاتم سەری سەوز و دڵی پڕاو پڕ لە خۆزگەی بێ بە پاڕووی ژەما و ژەمی سەرشان و ماف چێ ماوە لە کۆنە هەوا چی ماوە لە کۆنە هەوا جیا لە چۆڵگەی خاپووری لێپاو لێپی ئێش و برک و دەرد و ئازاد بولبول نەما سێحری بەستەی لەسەر چڵی دار ئەرخەوان دڵ نەماوە کە ڕاچڵەکێ بۆ تامی ماچی جێژوان گوڵ نەماوە بۆ بەرۆکی سەوری بەشدی کەریشکی جوان دڵ نەماوە کە ڕاچڵەکێ بۆ تامی ماچی جێژوان ئاخ نەماوە بۆ هەڵکێشان ناخ نەماوە کە نەبوو بێ بە گۆڕیچەی ئازار و ژان شاخ نەماوە کە نەبوو بێ بە کێڵگەی مین و خاخرستان سارا و دۆڵ و دەشتم ڕووتن چرۆ نەما بۆ پشکوتن تاقەت نەماوە بۆ داشتن زەوی نەماوە بۆ ناشتن فرمێسک نەماوە بۆ ڕشتن بەسیە کوشتن
هەتوان نەماوە بۆ ساڕێش هەتوان نەماوە بۆ ساڕێش کۆڵبەر نەماوە بۆ گەمەی شێتانەی سنوور و دەستڕێژ لەش نەماوە بە تیری قینی پەن خوارد و نەبوو بێ لەت و داوابێژ هەست نەماوە بۆ وەی لە ژین داوا کاتچێش چاو نەماوە بۆ تنۆشی ئاراموستن چاو نەماوە بۆ تنۆشی ئاراموستن بەسیە پیلان بەسیە تاوان بەسیە هەوداوی دهۆڕستن بەسیە قەنارە هەڵخستن بەسیە دەرگا لە بزە و خەندە داخستن با شریکە حەیران بێژم بێ و بلاوێنێ بەستەی ناخم بەڕێژم ڕەز نەماوە بۆ سوتاندن ڕەز نەماوە بۆ سوتاندن دارستان و باخ نەماوە بۆ ڕووتاندن ڕۆژێک نەماوە کە شینی مە بۆ خۆتان نەکەن بەجێژن هیوا نەماوە کە نەینێژن شقاق نەماوە کە نەیبێژن خوێن نەماوە کە نەیڕێژن هاوار هاوار تاقەت نەماوە بۆ داشتن زەوی نەماوە بۆ ناوشتن فرمێسک نەماوە بۆ ڕشتن بەسیە 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 کوشتن ماڵ نەماوە نەبوو بێ بە مەکۆی ئازار جێژن نەماوە جێژن نەماوە نەبێ بە شینگەڕی و هاوە ڕەنجی بێوار دەرد بێ ئەژمار هیوا و خۆزگە خەونێکی دوور و نادیار دەبا بەس بێ دەبا بەس بێ خنکاندنی کانین جیا و گوڵ و ڕۆبار دەبا بەس بێ قەلاشۆی شێر و ئازادی و گوڵ و بەهار دەبا بەس بێ ماچی تاڵی فیشەک لەسەر تەوێڵی سەوزی گوند و شار تاقەت نەماوە بۆ داشتن زەوی نەماوە بۆ ناشتن فرمێسک نەماوە بۆ ڕشتن بەسیە 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 کوشتن بۆ ژیناژە من ئەگەر کار هەبێ ئەڵبەتە نازانم کات هەیە شێرێک بە ناوی هیوا و شێرێکشە بە ناوی بۆ ژینار من ئەو دوانەتان بۆ خوێنبووی تر بە حرمەتی کاتەکە من واز دێنم لە مایکرۆفۆنەکە و سپاس دەکەم چۆن شێری تڕم بۆ بێ کاتێک کە پڕی ژانم چۆن شێری تڕم بۆ بێ کاتێک کە پڕی ژانم کاتێک کە هەرە کوڵێم و چەشنی گڕ و گڕکانم تەرلان و هەڵۆی زێدم یەخسیری تەم و سۆڵە تەرلان و هەڵۆی زێدم یەخسیری تەم و سۆڵە دڵ چڕ لە حەزی مان و سەر پڕ لە تەزی تۆڵە ئاسۆی دەشە خەونی من ئاسۆی دەشە خەونی من هێمان گەشت و ڕووناکە سەربەستی لە بۆ کورد و سەرسەوزی لە بۆ خاکە هیوایە کە دەمهێڵێ هیوایە کە دەمهێڵێ ئازادیە پێگەی من ژین ئاویەتی ڕاساو و ژن هاوڵی ڕێگەی من ئەمەش لە سەرەتای شەیبوونی ژیناکە ئەڵێ لە لووتکەی شاخی نەکەروس بەرەو ئێڵاقی هەرەبەرز لە گۆیا هەرەبەرز تابیرێکە لە کێوی ئەلبرز یا ئەلبەرز کاوە دیارە کێشەی زۆر لەسەرەیە لە لووتکەی شاخی نەکەرۆز بەرەو ئێڵاقی هەرەبەرز تەوارێ دایی لە شەقەی باڵ بەڵام لە پێدەشتی دینە لە بۆسەی داڵی ئاینە سوتاو سوتاو بوو بە زووخاو دەماوەند بوو بە کەڵپەی شین هەردوو ئاسمان چوون بەقینە زاغرۆس بوو بە کڵی تۆڵە و هەموو دنیا بوون بە ژینە
زۆر زۆر سپاسی ئازان و خۆشەویستان بە شیوەی بەرنامەکەمان لێرە تەواو بوو. ئێمە سرێک پەیامان لە سازمان و ڕێکخراوەکانمە دەستگەیشتووە کە حتمما لە هاوکراوەکانماندا چاپیان دەکەین. عزیزان، این قسمت برنامه به اتمام رسید. نیم ساعت استراحت داده میشه که یه مقدار مسائل پذیرایی از شما آماده است که میتونین به هر حال شام مختصری شاید بشه اسمشو گذاشت صرف کنین. بعد از اون قسمت سمینار با حضور رفیق عادل الیاسی عضو کمیته مرکزی کمله شروع میشه که بحث خودشون رو ارائه میدن و بعد در همین قسمت به نظرات و پرسش و پاسخ شما در واقع جواب خواهیم داد. در خدمتتون خواهیم. ئێمە دارێک کە لە زرجۆستە قاندومانە ڕیشەکەی لە سنە و مەهاباد و سەقز ئاو دەدرێت. ئەگەر ئەو ڕیشێ لەوێ ئاو نەدرێ بە مانەوەی ئەو دارە ئەرزشێکی زۆری نییە بۆ ئێمە لانی کە بەرزشێکی زۆر مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر و بۆ فاشیست. لێرەژن بوێرانە ئاڵای سوور هەڵدەگرێ و گوڵ هەڵدەگرێ بۆ پێشوازی شەهید، بۆ شەهیدی ڕاپەڵینی ئازادی، بۆ شەهیدی ڕاپەڵینی ژن. لێرە ژن بوێرانە گوڵ هەڵدەگرێ و ئاڵای سوور هەڵدەگرێ. دیکتاتۆر مەرگ و نەمان بۆ فاشیستان، مەرگ و نەمان. Kurdistan şebeni